دوای هەڵگرتنی پاشەکەوتی موچە ئێستا هەوڵەکان بۆ ئەوە چڕ دەکرێنەوە تا موچە پاشەکەوتکراوەکانی فەرمانبەران کە لای حکوومەتە بە چەند میکانیزمێکی جیا بۆیان بگەڕێنرێتەوە. ئەنجومەنی پارێزگاکانی هەولێر سلێمانی دۆهۆک هەڵەبجە دوای 2 ساڵ جارێکی تر داوا دەکەنەوە پرۆژەی چەکی موچەی فەرمانبەران بۆ پێدانی قەرزی کەڵەکەبووی خزمەتگوزاریەکان بخرێتە بواری جێبەجێکردنەوە. ئەوەی ئێستا ئێمە دەمانەوێت کۆ ئەنجومەنی پارێزگای هەولێر و نوێنەرایەتی پارێزگاکانی تریش چونکە ئەمە پرسی سەرئاستی هەرێمی کوردستانە و سەرجەم فەرمانبەران ئەوەیەکەوە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی بەر لەوەی قەرزی موچەکانی خۆی لە فەرمانبەران وەربگرێتەوە با هەڵسێت بەکردنەوەی ئەو ژمارە بانکیانە بۆ ئەوەی مەقاسە بکرێت بۆ ئەوەی یەکتر بڕ بکرێت هاوڵاتی بتوانێت بە شێوەیەکی ناڕاستە و خۆ سوود لەو پاشەکەوتی موچەی خۆی وەربگرێت بۆ پێدانەوەی قەرزی حکوومەت. قەرزەکانی ئاو و کارەبا و هاتوچۆ و باجەکان و پێشینەی خان و بەرە و هاوسەرگیری و کشت و کاڵ و قەرزی بچووک و سەرجەم خزمەتگوزاریەکانی تر کە هاوڵاتیان قەرزاری حکوومەتن داوا دەکرێت لەو پارە پاشەکەوتکراوەی فەرمانبەران بدرێتەوە کە تا ئێستا حکوومەت پێی نەداون. ئێمە داوامان کردووە کە ئەو پاشەکەوتەی کە فەرمانبەران موچەکەیان پاشەکەوت کراوە لە ڕێگەی چەکی موچەی هاوڵاتیانەوە چەکی موچە خۆران لە ڕێگەی چەکێکی بانکیەوە بدرێتەوە بە هاوڵاتی دەتوانێت لە ڕێگەی ئەو چەکەوە هەرچی مامەڵە و هەرچی ڕسوماتێکی کە لەگەڵ حکوومەتی هەرێمدا هەیەی لە ڕێگەی ئەو پاشەکەوتی کە پارەکەی کە لەسەر چەکەکە پاشەکەوت کراوە ئەو پارەیە وەربگرێتەوە. هەر ئەنجومەنی پارێزگاکانین ئەو داوایان لە حکوومەتەیە پەرلەمانیش هەمان پێشنیاری بۆ حکوومەتەیە پەرلەمان داوا دەکات پارە پاشەکەوتکراوەکانی فەرمانبەران بدرێتەوە. ئەو پرۆژەیەمان وا تەقدیم کردووە کە بۆ گێڕانەوەی پاشەکەوتی موچەکە ئێستا سەرۆکاتی پەرلەمانە بێ خاتە بەرنامەی کارەوە مانگانە بڕێک لەو پاشەکەوتە بخرێتە سەر حسابی بانقی ئەو فەرمانبەرە و شێوازی مەقاسە بەکاربهێنرێواتە حقوقی حکوومەت کە لە لای ئەو فەرمانبەرەیە ئیتر کارەبایە ئاوە باجە هەرچیەکە ئەوە دەربکرێت لەو پاشەکەوتەی کە حەقی فەرمانبەرە لە لای حکوومەت پێوترێ مەقاسە بەو شێوەیە لە 140 ئەڕوات یعنی لە 140 پاشەکەوتەکە ئەڕوات تقریبا. حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی دروستبوونی قەیرانەکان 7 موچەی تەواو و 33 پاشەکەوتی موچەی فەرمانبەران قەرزارە کە کۆی پارەکە دەگاتە نزیکەی 10 ملیار دۆلار. ئێستاش هەوڵەکان بۆ ئەوەن لە داهاتوودا ژمارێکی بانکی بۆ فەرمانبەران بکرێتەوە تا فەرمانبەران بتوانن لە موچە پاشەکەوتکراوەکانیان قەرزەکانی حکوومەتی پێ بدەنەوە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.